کاکەیفی ئەم جیاوازیە چییە لە دەفتەرێکدا نزیک 300 بە 350,000 زەرەر دەکار کەسێک بیکڕێت. بەڵێ بەخێر پێشی بەخۆی وەرەقەی سپی یەکجار زۆر بوو لە هەولێر چکە ئەمە تەماشان کرد لە بەغدا 1970 وەرەقەی شین معاملەی پێ دەکردن لە دهۆک و لە سلێمانی 1970 وەرەقەی شین معاملەی پێ دەکردن 130 بوو ئیوان بەڵام ئیمە 150 بە 50 بوو ینی خەڵکەی زۆر یەکجار زۆر لە دەرەوە وەرەقەی سپی دەینا ناو هەولێر ئەوەش بەڕاستی وەسعەکەی تێکدا بوو ینی تەماشامان کرد ڕۆژ بە ڕۆژ وەرەقەی سپی ڕوو لە دابەزین دەکاتن ینی فەرق و جوایزی زۆر یەکجار دەگە شین دروست دەکاتن ئەوەش دەگەڕێتەوە سەر هاوڵاتی خەڵکانێکی لە کۆمپانیا ئیش دەکاتن وەرەقەی سپی وەرە داهات دەبا هەر وەرەقەی 3000 دینار هەرزانتری بفرۆش بە ئەوەش بەڕاستی بۆی مەحدود بوو چکەوانە لەوانەیە سێ وەرەقە چوار وەرەقە ئیشکەن کرێخانیان لەسەرە یاخود ژێویژیان لەسەر و زەرە بەرەوەی خەڵک تووشی زەرمەندی زۆر دەبوو ئەو ئێمە لەو ماوەی لە سێشەمە بەولاوە قرارێکمان دەرینا لێرەش بیتە 170 ینی 70 شین بی 130 سپیەکە بیت لەوەی وەکو ڕێڕەوێکی وەکو بەغدا و سلێمانی دۆکوانە ئەو ڕێڕەوە بڕواتن بۆی چیتکە وەرەقە سپی نێتە هەرێمی کوردستان نێتە هەولێر بەڕاستی ئەمە داوەشمە لە وەزارەتی ناوخۆ لە بازگەکان کردووە چی دیکە لێ نەگەر وەرەقەی سپی داخلی هەولێر بیتن لەوەی خەڵک تووشی زەرمەندی یەک نەبیتن فەرق و جوازی زۆر نبێت جیاوازی تەنها لە هەولێر هەیە یان لە شارەکانی دیکە لە عێراق هەر وەرەقەی سپی هەر ناڕواتن وەرەقی ناڕوا بەڵام دەکەێتەوە سەر بانقەکانی ئێرش ئەگەر فەرق و جوازی نەکەن معاملەی پێوە بکەن وەرەقەی سپی و شین وەگرن لێرەشی کێشەکەمان نامینێت شتەکە بۆتە ئەمری واقع لێرە بەدواوە وەرەقەی سپی مەترسی لەسەرە نەمەترسی لەسەر نییە چکە بە حکمی واقع وەرەقەی سپی کەمتر دەبیتەوە ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبیتەوە لە هەرێمی کوردستان لەوانەیەوەش وەکو میزانەکەی وەکو شینی لێ بێتەوە کەمتر بیتەوە لەوانەیە دیسان بیتەوە ڕۆبعگیان 500 دینار لەو مۆسافەکان وەرەقەی سپیش کەم دەبیتەوە دەستەوە دەروێ وڵاتەوانەیە دوبی ئەوانە هەر وەرەقەی سپی کەم دەکاتەوە چەندە حالی 2500 دینار جیاوز لە دەفتەرێکدا 2500 دینار بەڵێ 250 دەفتەری 250,000 دینار فەرق بەڵێ